بینەرانی خۆشەویست بە بەشێکی هەواڵ و بەشی ئاور هاتینەوە خزمەتان بۆ ئەوەی ئاور بدەینەوە لە هەواڵێک و ڕووداوێکی کوردستان، ئێران و جیهان و ئەم جارەش هەروە کە لە هەواڵەکان خۆتان بیستان و ئاگادارن و لەم چەند ڕۆژەی پێش ئێستا لە هەواڵەکان بیستوتانەوە ئاگادار بوونەتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان چەند ڕووداوێکی ناخۆش و نەخوازرا و ڕوویدا و ئەویش ئەسید یان تیزاب پرژاندن بەسەر کچان بوو کە لە شاری بۆکان ڕوویدا و هەروەها ئەم چەند ڕۆژ پێش ئێستایش ڕووداوێکی زۆر ناخۆشتر و ئەویش لە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری ڕوویداوە هێرشکردن و بێحورمەتیکردن بوو بە ژنان کە بە حسابی ئەو کەسانەی لە خەیاڵی خۆیاندا ژنانێک کە حجابیانە یان کەم حجابن. بۆیە داوامان کرد لە خاتوو ڕووناک فەرەج چالاکی سیاسی و بە تایبەتی چالاکی بواری ژنان کە میوانی بەرنامەکەمانەوە ئەم باسە لەگەڵ جەنابیان ئاوڕی لێ دێنەوە. خاتوو ڕووناک بەخێربێ بۆ بەنامەی ئاور. ئەگەر وەکو دەستپێک دەست بکەین بە باسەکەمان بۆ ئەوەی بزانین بەرچاوڕوونیەک بۆ بینەرەکانمان خاڵی هاوبەشی نێوان ئەم ڕووداوانەی باشووری کوردستان و هەروەها ڕۆژهەڵاتی کوردستان چییە و ئاماژەی پێ بکەن؟ بەڵێ خاڵی هاوبەش ئەتوانین بڵین لە نێوان ئەم ڕووداوانەی کە لە زۆربەی وڵاتانە نەک بە تەنها کوردستانی ئێرانی یاخود کوردستانی عێراق وە خاڵی هاوبەش تەفەکورێکە خلیتە ئیشی خۆیەکە. ئەم تەفەکورە دەوێت لە ڕێگەی تەنجەتیژی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆوە بەرنامەکانی خۆی جێبەجێ بکە. بۆیە تەفەکورێکی سەراتاگیریە لە هەر شوێنێک بێت ئەو کاری خۆیەکە. جائیتر کاتێکە زەمینەی بۆ ئەڕەخسێ هەر کاریا زەمینەی بۆ بڕەخسێ ئەم کاری خۆی دەکات لە هەر شوێنێک بێت لەناو هەموو جنگەکانی کۆمەلگادا. ئەو ئەگەر زەمینەکە زیاتر ڕەخساوە بوو ئەوە زیاتر ئەو دەستکراوە بکە. بۆوە تەفەکورێکە کە کاری خۆی دەکات لەو شوێنانەدا. باشە ئەو زەمینانەی کە لە کوردستاندا دۆخەکەی بۆ فەراهەم کردووە چین بەڕایەوە؟ جەنابەت پرسیارەکەت بۆ وتە لە کوردستانی عێراق و لە کوردستانی ئێران. ئێستش پرسیارەکەت قسە لەسەر ئەوەیە ئەو زەمینەیە چێ لە کوردستان. بەنسبەتی زەمینەی کوردستانی ئێرانەوە ئێمە دەزانین ئەو تەفەکورە خۆ ئێستا حکومەکە ئەوەن زیاتر لە 30 ساڵە لە کوردستانی ئێرانە هەر کاتێکیش بیاوێ لە شوێنێکەوە خەڵک زیاخی دەبێت لەو سیستمە دواکەوتەوە سیستمە دینیە باڵا دەستا ئەوە بە ئاماژەیەک لە ڕێی ئەسیدەوە بێ لە ڕێگرتنەوە بێ لە ڕێی قانتیلۆدانەوە بێ جاری تر زادی خۆ ڕۆشێنەکەەوە بۆ چاوکەساندنی ئەوانی تر و ئەما بەنسبەتی کوردستانی ئێرانەوە بەنسبەتی کوردستانی عێراقیشەوە ئێمە بمانێ و نەمانەوێت لە ماوەی زیاتر لە 23 ساڵی حکومڕانی کوردووە کەمترین ئیش بۆ ئەوە کرا و خەمساردی هەبوو لە ئاسی ئەوەی کە ئەم تەفەکورە خەریکی ئیشی خۆیەتی و بە پرۆژەیەک خەریکە دەچێتە ناو تەواوی جنوکەکانی ئەم کۆمەلگایەوە. یعنی تۆ ئێستا ئەوەی لە شاری سلێمانی بەڵام ئەتوانم من پێ بڵێم دواشتە شاری سلێمانی چەند ساڵێکە لە هەولێر بەهۆی کارەکەمەوە لە شاری هەولێرم دەیان دیاردەواژ بێ لە یەک قسەیەک نییە یاخود بێدەنگیەک هەیە یاخود کەمتر ئەتوان بێ دەنگی لەسەر هەڵ ببڕێتەوە دەرببینی ساڵەکانی پێشوو لە دهۆت حتا دەستە ئەو ئاسیکە مەسەلەی هێنانی جڕی سعودیە و لەبەرکردنی بۆ ژنان بوو بە مۆدێلێکی جوان. ئەو تەفەکورە بە مۆدێل ئیشەکە مۆدێلاتی حیجابی جوان، مۆدێلاتی جرەی جوان، مۆدێلاتی ئیشی جوان دەژێری ئیشەوە کارەکانی خۆی بۆ ئاڕاستەوە دەکا کە هەموو کەسێک دەڕێنێتەوە بۆ ئەم مەرجەعە. بۆیە دەتوانم بڵێم بگەڕێمەوە سەر جارێکی تر پرسیارەکەی تۆ بەڕێستان ئەوەیە کە لە کوردستانی عێراقیشە خەمساردی هەبوو لە بەرامبەری ئەوەی کە ئەم تەفەکورە دژ بە ئینسانە ئەم تەفەکورە دژ بە مافە ژنانە دژ بە مافە مەدەنیەکان خەریکە کاری خۆی دەکات و ئەو ڕۆژە ڕاستە لەکەوەی هەرێمی کوردستانە ئەمە خەریکە ئیشی خۆیەکە و لەبەرین ئاماژە ئێمە دەزانین کاتێک شاعیرێکی ئەیان سنوور بۆ شاعیر دابنێت سنوور بۆ ژنان دابنێت سنوور بۆ هەموو ئازادیەکان دابنێت کە دواشت لە شاری سلێمانیا ئەماوی شاری سلێمانی ئەمە تێکە قبول ناکرێت بەڵ ئەوە ڕەوێ لە ژن لەسیا و ئەمە قابلی قبول نییە.
لەبەرەوەی ئەمە لە مەسەلە قسەی ئێمە کەوا تاتوانین بڵین ئەمە لە هەرێمی کوردستانە دەمێتە کاری خۆیەوە بەبیان ئێمە خەڵەتێری نووسیوە ڕخنەی گرتووە نەکردووە ئەمڵاتەر بووڵێ يعني أنا رأس أمر بران بريدم جنة كابلا أنا بيني كل كردستاني باشوا حكمراني كردستان الذي تسي على خمسة براسي بران بريد. ڕوونا خان ئێوە ئاماژەتان کرد بە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەگشتی لە ئێران سیستەمێک هەیە کە خەریکە پەرە بەو جۆرە تۆندوتیژیە ئەدا بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ کوردستانی باشوور کوردستانی عێراق ئایا سیستمی بۆ ئەوەی ڕوونی بکەینەوە سیستمی حکوومەتە پەرە بەو شتەدا یان کولتورە یان ئاینە کام هێزە کە خەریکە پەرە بەو مۆزوعەدا بزورە با ئێمە شتەکان تێکەڵەکەین لە کوردستانی ئێرانە سیستمەکە پەریتە نادا سیستمەکە حکم دەکە و پایە سیستمی دینەکە حکومەکە و پایەوازی لەمانەوەی بنەماکانی خۆیەکە بەڵام لە کوردستانی عێراق سیستمەکە سیستمێکی ئاینی نیە بەڵام سیستمێکی خەمساردا لە بەرامبەر ئەم تەفەکورەدا ئەم تەفەکوری ئاینی تەفەکوری کۆنسەرڤاتیڤەکان باڵکەوتەکان کۆنەپەرستەکان دوو تەفەکورن کە ئەتوانن ئیسفادە لە یەکتری بکەن لە هەر حاڵەتێکە ئەوان لە مەڵۆ بۆ ئەوەی بتوانن هەلێکیان لەدەست نەچێ ئەمە لەبەرەوەی سیستمی جیاوازە لە ئێرانە سیستمێکی دینی حکم دەکات لە کوردستانی عێراق ڕاستە سیستمەکە سیستمێکی ئاینیە ئەتوانین بڵێن بە زۆر شتێک بە ئاین بەستە بە سیستمێکی ئاینی وەکو سیستمەکەی حکومڕانی ئێرانی بەڵام خەمسار لە ئاسی ئەم تەفەکورەدا بۆ ئەم تەفەکورە خەریکی کۆنێکردنەوە پایەدارتانە ڕێشەدارکێشانە لە ناو جملەکانی ئەم کۆمەڵگەیە کە ئەتوانین ئەوێ بگاتن و خاڵی شەڕێکی ئەم کۆمەڵگەیە کە بربڕی پشتی ئەم کۆمەڵگەیە و تاکو بەتەواوەتی جێگەکەی خۆی قایمەکە و